بە ئامادەبوونی هونەرمەندان و ڕۆشنبیران و چین و توێژەکانی قەزای رانیە لە یادی 30 ساڵەی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و 21مین ساڵیادی کردنەوەی سەنتەری چالاکی گەنجانی رانیە چەند چالاکیێکی لە بواری مۆزیک و گۆرانی و کردنەوەی پێشەنگای شێوەکاری بۆ بەرز ڕاگرتنی ئەمیادە ئەنجامدا. ئەمڕۆ لە یادی 30مین ساڵیادی دامەزراندنی منداڵپارێزی کوردستان و 21مین ساڵیادی کردنەوەی سەنتەری چالاکی گەنجان لە رانیە، گەنجانی سەنتەر بەشێک لە کار و چالاکیان ئامادە کرد کە تێیدا وێ ڕایکردنەوەی پێشەنگایەکی هاوبەشی شێوەکاری و بەشی مۆزیک چەند بەرهەمێکی گۆرانی و مۆزیکی پێشکەش کرد. دواتر بڕوانامەمان بەسەر کۆرسێکی پیشەیی دەلاکی دادابش کرد و ڕۆژانی ئایندەش چەند چالاکیەکی تر بە نمونە دیالۆگی گەنجان تێیدا ئەنجام دەدرێت. ئامانجی ئێمە لەم چالاکیانە وێ ڕای پیرۆزبایی کردن لە یادی 30مین ساڵیادی منداڵپارێز و ساڵیادی سەنتەری چالاکی گەنجانی رانیە کە 21 ساڵە خزمەت دەکات، گەشە پێدانی توانای گەنجانە بە ئاراستەی ئەوەی گەنجانی ئێمە بتوانن پشت بە تواناکانی خۆیان بەسن و گەشەی زیاتر بە تواناکانیان بدەن. لە ماوەی ڕابردوودا سەنتەری چالاکی گەنجانی رانیە ناوەندێکی باش بووە بۆ پێگەیاندنی گەنجان و لاوانی سنووری قەزای رانیە و دەوروبەری لە بواری پیشەی و خولی زمان و پێگەیاندنی گەنجان لە سەرجەم وارەکاندا هەوڵی داوە گەنجان ببن بە خاوەنکار و هەلیکار بۆ گەنجان فراهم بکات. خۆشحاڵێ بکەوک و گەنجێکی رانیە توانیم دووبارە بەشدار بوومە لە فیستیڤاڵانی کە ساڵانە فیستیڤاڵ بۆ گەنجانیش دەڤەرەکە دەکات و لەگەڵ ئەوەش بێجگە لە دەڤەرەکە دەوروبەری دەڤەرەکەش دەکات و کۆمەڵە گەنج لێ تێیدا سوودمەند بوون و لەگەڵ ئەوەی کە ئەوانەی خولیای کاری تریانێ بێجگە لەوانەی کە نەیانتوانێت و بچنەوە خوێندن لێرە زیاتر گرنگی بە بەهرەکانیان دەدرێت و ئەو قوتابیانێک کە بۆن دانەوێت بەردەوام بن لە کارە هونەریەکان جە بە میوزیک بێ یا بە کاری ڕەنگینی و کاری سکێجیان کۆمەڵە کاری پیشی سەرتاشی بێ کاری درومانی بێ کتێبخانە بەریان بابەتی ئەدەبیەکان بێ لێرە برەویان پێدەدەن بە شێوەیەک پەروەردەیان دەکەن بۆی بتوانن پشت بەخۆیان ببەستن. دیارەکە ئەم ناوەندێکی گرنگە بۆ شارەکەمان چونکە چەندین گەنجی پێگەیاندووە لە بوارە جیاجیەکان و خۆشم لە بواری گیتارژەنین چەندین ساڵ لە سەردانی ئێرە دەکەم کۆک و ماڵی دومی خۆمی لێ هاتووە و خۆم بە خۆشحاڵ دەزانم کە سوودێکم لەم سەنتەرە بینیوە هەم لە دەورە ئینگلیزەکەی هەم لە گیتارەکەی هەمیش هەندێک جار تەمرینی دەنگم کردووە ئیتر هیوادارم بەردەوام بن چونکە پێویستمانە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دیارە بە نرخەکەی هێرۆ ئیبراهیم ئەحمەدە بۆ منداڵان و گەنجان و لاوانی کوردستان لە ماوەی 30 ساڵ خزمەتی ئەم ڕێکخراوە خزمەتێکی بەرچاوی بە سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان کردووە و لە نێویشیاندا گەنجانی قەزای رانیە. ئیبراهیم عەبدوڵڵا، گەلی کوردستان، رانیە.